لەبەرەوەی دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەب لەبەرەوەی پارتی خاوەن ئەزمونێکی ڕابردووی پڕ لە سەروەریە خاوەن دەسەڵاتە خاوەن حکومڕانێکی سەرکەوتووە لە کوردستانەوە خاوەن قەزەیەکی زۆر گەورەیە کە ئەویش سەربەخۆی کوردستانە کە زۆر بە خۆشحاڵیۆز دڵنیام کە لەم جارەش پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنی گەورە بەدەستێنێت و داوا لە هەموو خەڵکی کوردستانەکان بە گروتینێکی ئەو پەڕی بەهێزیانەوە بەژاری لە هەڵبژاردننی کوردستانە بکەن دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوەی زیاتر داکۆکی بکەن لە مافەکانی خەڵکی کوردستان. بە دڵنیایەوە پارتی حزبێکی بە ئەزمونە، حزبێکی کاریگەرە، حزبێکە کە بە پێی مێژوو سەلماندوویەتی کە ئەتوانێ ڕێبەرایەتیەک بۆ قەزیەی کوردی بکە کە هیچ خەوشێکی نەبێت لەبەر ئەوە ئێمە هەمومان دەنگە دەین بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان. پارتی لەبەرەوەی ئەزمونێکی گشتگیری هەیە لە حکومڕانیە بۆیە کەسێک کاندید ناکا کە تا ڕادەیەکی زۆر نەتوانێت متمانەی خەڵک بەدەستبێنێ بۆیە ئەم جارەش جیاواز لە جارانی تر بە سەنگێکی زیاترەوە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان داخڵی پرۆسەی هەڵبژاردنە بن و ئومێدەوارین کە زۆرینەی دەنگی خەڵکی کوردستان بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بدرێت. بۆچی خەڵک متمانە بە من بکە و دەنگ بدا بە من یادگار محمود نەسرەڵڵا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 23 لە بازنەی یەک. ڕاستەکەی چەند هۆکارێکن کە بۆ خەڵکی شارەکەم دەتوانێت متمانم پێ بکە لەبەرەوەی کە ئێمە نیو سەدا ماندوونە ناسانە، ئێمە لە خزمەتی ئەم میلەتە بووین، لە سەنگەری ئەم میلەتە بووین، بە خوێن و بە سەر و ماڵی خۆمان پێشکەشمان کردو بە میلەتە لە پێناو ڕزگاری و ئازادی و شکۆی ئەم میلەتەیە. دوای نیو سەدا بە هەمان لێبوردەیی شەهیدەکانم، بە هەمان ئازایەتی و دایکێکی خاوەن بیر و باوەڕی پتەوە بە کورد و بە کوردستان، من پێم وایە خەڵکی سلێمانی لە ئەمانەی هێشتا بەلاوە گرنگە، ئەزانێت کە خەمخۆر و ئەزانێ خزمەتکاری ئەم میلەتێکێ. بۆیە گەر بە پێی مێژوەکەمان بڵێیت و هەروەها لە بڵێن خزمەتی خۆشم لەم سەنگەرەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی ئازادی کورد و کوردستاندا بە دڵنیایەوە منیش چەندین ساڵ لەو نیو سەدەیەم بەرەکەوێ، ئەگەر دوو دەیەم بەرنەکەوێ نیو دەیەم بە دڵنیایەوە هەر بەردەکەوێ. ئەمە یەکێکە لەو پێوەرە گرنگانە کە خەڵکی دەتوانێت متمانەی لەسەر هەڵبچنێ. هۆکاری دووهەم ئەوەیە کە من خۆم کەسێکی ڕاستی نەتەوەییم، هەزرێکی پاک، ئەو هەزرەش تەنها و تەنها لە خزمەتی میلەتەکایە، لە پێناو نەتەوە سازیدایە، لە پێناو گەیشتنی ئەم میلەتایە بە کەناری ئارام و هەروەها کەسێکی یەکسان خوازم، کەسێکی دەتوانم بڵێم لیبرال بۆ مانایەی کە بۆ نمونە حەزەکەم هەموو خەزانێکی کورد خۆشگوزەران بێت، بەختەوەر بێت، کێشەی تەندروستی نەبێ، کێشەی پەروەردەی نەبێ، کێشەی خزمەتگوزاری نەبێ، بۆ لەبەرەوەی کە ڕاستی ئێمە ڕۆژە لە ڕۆژان کە هاتینە ئەم سەنگەرەوە سەنگەری ئەم میلەتەوە، ئێمە بۆ ئەوە کردمان بۆ ئەوەی کە ئەم میلەتە بحەسێتەوانێ بەهاترین ئێمە شتمان پێشکەش بە میلەتە کرد. لە پای ئەو بەها باڵایە ئەوش کە خوێنە، خوێنی باوکمە، خوێنی دووبرامە و سەرجەم شەهیدانی خێزانەکەم لە سەروێشت شەهیدەوەیە کە کردومانەتە قوربانی بۆ ئەم میلەتە. بەهاکەی و پاداشتەکەی تەنها ئەوەیە بۆ ئەوە کردومانە کە ئەم میلەتە خۆشبەخت و خۆشگوزەران پڕشکۆ لەسەر خاک و ئاوی خۆی بژی. بۆ هیوادارم ئەمانە پێوەەر بن بۆ خەڵکی شارەکەم و متمانە بە کچی شەید بە خوشکی شەید شەید جەمال عومەری حەلاو بکەن و دەنگ بن بە ژمارە 23 لە بازنە یەک سلێمانی. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و گیانم بەفیدای کوردستانە جاوی هەموانە هیوای دڵمانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و گیانم بەفیدای کوردستانە جاوی هەموانە
بستانم هەناسەم گیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دەنگدانمان بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان ئەرکێکە لەسەر شانمانە پێویستە هەمومان بە یەک دەنگ لە سەوتەکانی جەنابی سەرۆک ڕۆژی دەیدا پێشمەرگە ئاسا لەسەر سونوقەکانی دەنگدان بین بۆ پشتگیری لە کاندیدانی سەرۆک بارزانانی چونکە تاکە زامن و داکە داکۆکی کار ئەوانن لە بەغداوە ماف و قوتی خەڵک بەدەست ئێهێننەوە و داکۆکی کارێکی سەرسەختی میلەتی کوورد دەبن بۆیە داوە لە هەموو کەسێکەکەم ئەم جارش باوەکو جارەکانترێن بە ئەم جارەوەکو تێستێک بە دەنگ بە کاندیدانی پارتی بدەن و هەرگیز پەشیمان نابن و لەژێر ئاڵای کوردستان و سەرۆک بارزانانیدا سەرکەوتن بۆ کاندیدانی پارتیمان داهاتوێکی گەشت بۆ هەموو لایە ئەمڕۆ لە بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان لە لقی 4 پەیاممان بۆ هەڤاڵان و دۆستان و لایەنگران و خەڵکی سلێمانیەوە بوو کە لە ڕۆژی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق خەڵکی سلێمانی و هەڤاڵانمان دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەن و کاندیدانی سلێمانی تاوەکو شکۆی گەلی کورد هەروە بە بەرزی بمێنێتەوە تاوەکو پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێ بەرگریکاری سەرسەختی مافەکانی گەلی کورد بێ لە عێراق و بتوانێت ئەو پەیوەندیە فراوانەی کە لە جیهان هەیەی بیپارێزێ و بوونی پارتی لە هەر جێگایەک شکۆیە بۆ گەلی کورد و بە شەکاوەی ئاڵای کوردستانە بۆیە لێرەوە داوا لە دەنگدەرانی سلێمانی دەکەین دەنگ لە بازنە یەک دەنگ بدەن بە خاتو یادگار بە ژمارە 23 و کاندیدی جەنابی سەرۆک و کاندیدی دیفاعکەر لە کورد و دەنگ بدەن بە خاتو شنۆ لە بازنەی 2 بە ژمارە 28 لە کاندیدانی جەنابی سەرۆک و کاندیدانی ئەمرازشکێنی دوژمن. لەبەر ئەوە دەنگ بە کاندیدەکانی پارتیین لەبەرەوەی پارتێکی پێشڕەوە پارتی خەباتی نەتەوەی یەکات و پارتیشە ئەتوانێت داکۆکی لە مافە دەستوریەکان کا و پارتی ڕفراندۆمی کردووە خەڵکیکە ئەوەی کە بە پارتی کراوە بە خەڵکیکە ناکرێت خەڵکیکە ئێستا بە شێوازی جیاواز لە پارتی ئەڕوانن پارتی حزبی نەتەوەیە پارتی داکۆکی لە مافەکانی کوردەکە لە بەغا ئەگەر پارتی نەبێ هیچ حزبێکی کە لە کوردستان ئەوەی پێ ناکرێت و ناتوانێت قواری هەرێم بپارێزێ خەڵکیکە داوا ئەکات کە موچە بگەڕێتەوە بۆ بەغا موچە بگەڕێتەوە و بینی محافظە لە مرکزی محافظە دامەزرێنە بەڵام ئەوە پارتی خەباتی نەتەوەی ئەکا و داکۆکی لە هەموو مافەکانەکات و قسەی پارتی سەر ئەگرێ بێگومان ئەو حزبی کە بەقوتەوە ئەمڕۆ پێگەی جەماوەری هەیە پارتیەکە حسابی بۆ ئەکرێت لە محافلی نێودەوڵەتی و لە هەرێمایەتیە بێگومان ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەوە بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ بابەتێک کە پەیوەستە بە ئێستامان و بە داهاتوومان و بە هەموو ژیانی کۆمەڵایەتیمان کە ئەویش پرسی هەڵبژاردنە ئێمە زۆر جاریتر وتومانەوە ئێستاش دەیڵێینەوە ئەگە هەڵبژاردن بۆ هەموو گەل و نەتەوەکان پرسێکی زۆر گرنگ بێ بە دڵنیاییەوە بۆ ئێمەی کوردستانیان بۆ ئێمەی خەڵکی هەرێمی کوردستان زۆر زیاتر و زیاتر گرنگە بۆ ئێمە زۆر گرنگە لەم هەڵبژاردنە هەموو لایەکمان ئێمە دەڵێین هەموو کورد هەمومان بەیەکەوە یەکدەنگ و یەک هەڵوێست کارکەین هەڵمەت بەرین بۆ ئەوەی پێگەی کورد لە بەغدا بەهێز و بەهێزتر بکەین ئێمە جیاواز لە هەڵمەتی بانگەشەی هەندێک لە لایەنەکانی تر کە تەنها و تەنها کاریان دەستکەوتیان کارکردنە لەسەر پارتی هێرشکردنە بۆ سەر پارتی ئێمە لە بانگەشەی خۆمان ئامۆژگاری جەنابی سەرۆک بارزانی وەکو خۆی پەیڕەو دەکەین ئێمە کار دەکەین بۆ ئەوەی بانگەشەیەکی ئارام لە خزمەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە خزمەتی ڕاگررتنی سەقامگیری و ئاشتی ناو شار و شارۆچکەکانی کوردستان ئێمە هەڵمەتی بانگەشەی خۆمان بەردەوامی پێدەین و ئێمە سەربەرزین بەوەی کە ئەوەندە لە خەرمانەکەمان لە مێژوومان لە ئێستامان لە استراتیژمان بۆ داهاتوو ئەوەندە دەستکەوتی مەزنمان هەیە کە هەموو پارتیەکان بتوانن بە شانازیەوە باسی بکەن ڕێکلامی بۆ بکەن
و بیکەن بە دروشم لەبەر ئەوەی لای ئێمە لە پارتی ئێمە کردارەکانمان دروشممانن دروشمەکانیش کردارمانن بۆیە ئێمە بەو جیاوازەی خۆمانەوە جوانین کار دەکەین لەسەر ئەوەی جیاوازی خۆمان بپارێزین لەسەر ئەوەی ئێمە بە یەکدەنگی و بە یەک هەڵوێستی لە پێناو کورد و لە پێناو کوردستان و لە پێناو خاکە پیرۆزەکەی هەمومان تێبکۆشین و خەبات بکەین لەم ڕۆژانە مامۆستایەکی بەڕێز لە لای من بوو تی من یەکێکم لەو مرۆڤانەی کە زۆر بڕوام بە پرسی نیشتیمان و نەتەوەکەم هەیە تی هەر بۆیەش زۆر گرنگیم ئەدا بە بەرزکردنەوەی پەرچەمی پیرۆزی کوردستان لە قوتابخانەکەمان تی بەشێک لە مامۆستایانی بەڕێز بە منیان وت تۆ پارتی منیش وتم بۆ پارتیم تی لەبەرەوەی تۆ زۆر گرنگی بە پەرچەمی پیرۆزی کوردستان دەدەیت ئەگەر گرنگیدان بەو پەرچەمە پیرۆزە ڕەمزی پارتایەتی بێ ئێمە هەموو پارتیەکان شانازی بەم پەرچەمە دەکەین و ئەو پەرچەمەش بە شەکاوەیی دەنێنین بۆیە هەڤاڵانی بەڕێز زۆر گرنگە ئێمە لەم هەڵبژارنە ئەم ماوەی کە ماومانە تا ڕۆژی دەیدا هەمومان بەیەکەوە بە خێزان و کەسوکارمانەوە بە دۆست و ناسیا و برادەرمانەوە بە دراوسێ و خۆشەویستانمانەوە هیممەت بکەین ڕۆژی دەیدا بکەینە کەرنەڤاڵی سەرکەوتن بۆ پارتی دیموکراتی کوردستان کە دڵنیاین ئینشاءڵڵا هەر سەر دەکەوین بەڵام ئێمە حەز دەکەین لە سلێمانیەوە تەپڵی ئەو سەرکەوتنە لێ بدرێت بۆیە چۆن ئێوە لە ڕابردوو پارتیتان بە سەربەرزی هێشتۆتەوە پارتی هەمیشە لە لووتکە بووە چۆن مەردایەتی ئێوە بوو بەو نمونەیەی کە بە دووجار پارتیەکان وەسف بکرێن چۆن ئێوە بوونە نمونەی خەڵکی قوربانی درا و بەڵام خاوەن فکر و عەقیدە هەر ئاواش بەردەوام بن هەر ئاواش بەردەوام ئەبین تا ڕۆژی دەیدا تا سەرکەوتنە مەزنەکە بۆ پارتی تۆمار دەکەین من پێم وایە ئێمەی پارتیەکانی سلێمانی جیاواز لە هەموو خەڵکی تر دەبێ هەمومان بەیەکەوە بڕیار بدەین کە ئێمە یەکدەنگ و یەک هەڵوێستین و ئێمە کار دەکەین و گرەو دەکەین تەنها و تەنها لەسەر سەرکەوتن بۆ ڕێبازی پیرۆزی بارزانی نەمر سەرکەوتن بۆ پارتی سەرکەوتن بۆ ڕێبازی شەهیدان سەرکەوتن بۆ ئەو پارتەی کە نمونەی دەوڵەتداری بوو سەرکەوتن بۆ ئەو پارتەی کە پاشای ئارامی بوو سەرکەوتن بۆ ئەو پارتەی کە نمونەی خۆڕاگری و بەرخۆدان بوو سەرکەوتن بۆ ئەو پارتەی کە استراتیژێکی نیشتیمانی نەتەوەی مۆدێرنی هەیە و پێمان وایە ئەو استراتیژە ڕۆژێک لە ڕۆژان هەر دەبێ سەر بکەوێ و ئێوە پشتیوان بن ئەکیت ئەو سەرکەوتنە زووتر دەبێت جارێکی کە من سپاسان دەکەم بەو هیوایە ڕۆژی دەیدا ڕۆژی کەرنەڤاڵی سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی بارزانی بێ لەژێر سێبەری ئەم پەرچەمە پیرۆزەی کوردستان و ئێوەش هەر شاد و سەربەرز بن زۆر سپاس چەند شیرینە بۆچی جوانی قیامەت لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە تۆ شادی و ئازادی و مایەی سەرفێرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم
سەرەتا بەخێربێن ئێمە وەکو ئافرەت لە بازنەی 1 و 2 سلێمانی دەنگمان بۆ کاندیدانی ئافرەتە خۆشبەختانە کاندیدەکانیشمان ئافرەتن هەردوو کاندیدیشمان لە ڕێزەکانی یەکێتی ئافرەتانە چەند ساڵێک خزمەتیان کردووە بە دڵنیایی و پرۆژەی زۆر باشیان پێبێت لە پەرلەمان ئێمە بۆیە دەنگین بەم ئافرەتانە لەبەرەوەی ئەمان دەنگی کوردن لە پەرلەمانی عێراق ئەمان هێزێکن بۆ ئێمە ئەمان لە جیاتی ئێمە دەنگەڵەبڕن داوای مافەڕاوەکانی ئێماکەن بە دڵنیایی و پرۆژەی زۆر باشیان پێ بۆ ئاوارەکان پرۆژەی زۆر باشیان پێە بۆ وەرگرتنی مافی کورد بۆ بەدەستهێنانی مافەکانی ئافرەت بۆ بەدەستهێنانی مافی مناڵ و پرۆژەی زۆر باشیان پێ بۆ کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە لەبەرەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لەبەر ئەم هۆکارانەیە من دەنگێن بە پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکانی باسنەی 1 و 2 نێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بانگەشەوەکەین داوا لە خەڵکەکەین هەم لە دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان و دەنگدەرانی کە لە وڵاتیانی هەرێمی کوردستان و لە لایەنەکانی کەش کە دەنگ بن بە کاندیدانی پارتی ئەمە تەنامەت تەرکیزمان لەسەر کاندیدنی وەکو خودی خۆی تەرکیزمان لەسەر بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانە بەتاکید ئەمە لە پارتی دیموکراتی کوردستان ئەزمونێکی گەورەمان هەیە جگە لە ئەزمموی خەباتی شاخ کە چەندین ساڵ خۆبەخشانە کادرانی پارتی و بەپرسەکان و پێشمەکانی پارتی دیموکراتی کوردستان لە پێشەکانی جەنگ و بە بەرزیانی مافەکانی گەلی کوردستان لە دوای قۆناغیەوە لە قۆناغی ناوشار و دەوڵەتداری ینی ئەو سنوورانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئیدارە و حکمی بەدەسەبی نیومانەکە ئاستی خزمەتگوزاری ئاسی پێشوچوونی ئابووری ئاسی دادپەروەری کۆمەڵایەتی ئاسی سەقامگیری ئەمنی و ئاسایش تا چ ڕادەیەک بووە بۆ ئەمە لەو ڕوانگەیەوە لەو ئەزمونەوە داوا لە خەڵکێن دەنگمان بنێ بۆی دەرفە دەگە بێ بتوانانی خزمەتی خەڵکێن کەواتە داخوازیێمە بۆ خزمەتکردنی خەڵکە ئەمە وتومانە ئەنیا و هەواڵانەیەمە کە بن درێژە پێدەری بەرنمەکانیان بن کە بەرنامی پارتی دیموکراتی کوردستان و حزب سیاسی کوردستانەکانی کەیەکە پێک و کارمان کردووە گرنگە پەرلەمانتار بوێر بێ بەتوانە بێ متابع بێ شارەزا بێ لەو بار و لە لیژنەیەکە خۆشی تیاکە بۆی کە بتوانێت باشین بەرهەمیە بێ هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ گەلەکەم بۆ پارتەکەشی بۆی لەو ڕوانگەیەوە ئێمە چاوەڕێن لە کاندیدات و دەرچوانی کە لەم ئینشەڵا هەمویان دەرەچن هەمویان سەرکەوتووە بن کە بە گروتینێکەوە بە ئەزمونێکەوە بتوانن شتێکی باشتر لێمە پێشکەش بە جەماعەتی خەڵکی کوردستان بکەن. پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی پرشنگدار و دوور و درێژی هەیە هەم لە شۆڕشی مەزنی ئەیلول و لە شۆڕشی گوڵان و مێژوویەکی گەورەی هەیە لە بەرگریکردن لە مافە نەتەوایەتیەکان و نیشتیمانیەکانی گەلی کوردستان بۆیە پێشتریش و لەم خولانی پێشتوات دەرکەوت کە پارتی لەو هێزانەیە کە هێزێکی نەتەوەیی نیشتیمانیە و بەرگریکاری قوتی پێشمەرگە و بودجەی خەڵکی کوردستانە بۆیە دەنگدان بە پارتی دەنگدانە بۆی کە ناوچە دابڕێراوەکان بەرگری لە ئەو ناوچانەی کە تعریب کراون و بەرگری لەو ناوچانە بکە کە لەژێر دەستی تعریب و تعبیعیسی باسیەکان و ئێستاش شۆڤێنیەکانی بەعسان و بەگژاتچوونەوەی ئەو هێزانەیە کە دژی خواستەکانی گەلی کوردستانن تەمەنە ئەو کاندیدانە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لەو پرەنسیپە دەرناچن کە پارتی دیموکراتیستان لە ژێر ئەو دروشمانەیە کە دروشمینەتەوەی و بەرگرین لە گەلی کوردستان بۆیە ئەو کاندیدانە دەنگدان بەوانە دەنگدانە بە پارتی بە نەتەوەی کورد بە بەرگریکردن لە قوت و بودجەی خەڵکی کوردستان ناوبەرن بەڵام پارتی سەری هەڵدایەوە وتەیەکی جوانی جەنابی سەرۆکەیە کە فەرموویە پارتی داربەڕووی کوردستانە بە سوتاندن و بەبڕین لە ناو ناچێ لە شوێنی تر سەر هەڵەیاتەوە و قسەیەکی تری جەنابی سەرۆکەیە فەرمووی ئەڵێ ئەگە پارتی لە کوردستان نەبێ پارتەکانی سلێمانی بەشی هەموو کوردستانەکەن بۆیە پارتی حزبی ڕەسەنە حزبی نەتەوەی حزبی بارزانیە بۆیە دەنگ بە کاندیدەکانی و بەرلیستەکەشیێت. ئێمە وەکو گەنجانی شاری سلێمانی دەنگمان بۆ پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان
تاکە پارتە کە داکۆشی لە مافەڕەواکانی گەلی کوردەکە تاکە حیزبە کە لەسەر پێشمەرگە لەسەر موچە و قوتی هاوڵاتیان دێتە دەنگ لە بەغداد بۆیە لێرەوە داوا لە هەموو خەڵکی سلێمانی و خەڵکی بە شەرەفی کوردستانەکەم دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان دەنگ بدەن بە کاندیدانی سەرۆک بارزانی بازنەی یەک یادگار خانە بە ژمارە 23 بازنەی دوو شنۆخانە بە ژمارە 28 جارێکی تر داوا لە خەڵکی کوردستانەکەم دەنگ بە کاندیدانی سەرۆک بارزانی بدەن بۆ ئەوەی کوردستانێکی سربەخۆ ئازاد ببینن لە داهاتوێکی پرشنگدارە. ئێمە وەکو قوتابیانی زانکۆ دەنگمان بۆ پارتی دیموکراتی کوردستانە چونکە بڕوامان وایە کە لە ژێرسایی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانە ئایندەیەکی گەشت چاوەڕێمانەکات و پارتی دیموکراتی کوردستان تاکە حیزبە کە خۆی بە خاوەنی دۆزینەتەوەی کوردن ئەزانێت. بە دڵنیاییەوە ئێمە دەنگمان بۆ پارتی دیموکراتی کوردستانە چونکە پارتی دیموکراتی کوردستان تاکە حیزبە لە کوردستانە خۆی بە خاوەنی دۆزینەتەوەی کوردی دادەنێ و هەروە ئێمە وەکو قوتابیان داهاتوێکی ڕۆشن چاوەڕێمانە هەروە هەوڵاتێکی ئارام و سربەخۆ چاوەڕێمانە ئەمە ژێر سایی پارتی دیموکراتی کوردستاندا.